ئەم شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە. سڵاوتان لەبێت وم کاتتان باش بینەرانی شارپرس من ئێستا لە هەڵەبجەم شەوی بەراتە وەک ئاشکرا ژمارێکی زۆر لە مناڵان لێرە بۆ بەڕێکردنی شەوی بەرات هاتون بۆ ئێرە ئەمە دیمەنی و مناڵانەیە کە لە شەوی 15 شعباندا کە شەوی بەراتە و بەسەر باڵاندا دەگەڕن نقل و چکلێت و شیرینی ماڵانیش بەسەریاندا دابەشی ئەەکەم بەسەریاندا و ئەمەش نەریتێکی ساڵانەیە کە لە قورئانی پیرۆزدا ئاماژە پێدراوە و مامۆستایەکی ئاینیش ڕایدەگەێنێت کە لەو شەوەدا قیبلەی مسلمانان گۆڕدراوە و ئاوی زەمزەمیش زیادی کردووە مێژووی بەرزڕاگررتنی ئەم شەوی بەراتە لە ناوکوردا بۆ 600 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە من چەند مناڵێکم لێ سڵاوتان لێبێت ئێوە چۆن هاتون بۆ ئێرە بەشداریەکەن بۆ چکلێت کۆکردنەوە ئەم ساڵ پێتان باشە کە بەشداریتان کردووە شیرینی ئەبەخشرێتەوە بەسەرتانە خۆشحاڵی خۆتان چۆن دەرەبڕون ئەلا زۆر خۆشیمان ئەیتۆ بچوەتی هاتووی وەڵا چکلێت شتکاکەینەوە وەتی هاتووی ئەم شەو کاکەم بەرعەلاچە بۆ خۆم بۆت بچنە دووە برابڕم بۆ دیارە منداڵان بە گروتینێکی زۆرەوە هاتوونەتان نێو شەقامەکانی هەڵەبجە و یانەوێت لە شەوی بەراتدا نقل و چکلێت کۆ بکەنەوە و خۆشحاڵی خۆیان دەرەبڕن ئەم ساڵ جیاواز لە ساڵی ڕابردوو کە ساڵی ڕابردوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نەتواندرا هەندێک لەو قەرباڵخیە دروست ببێت بەڵام لە ئێستادا ژمارێکی زۆر لە مناڵان خۆشحاڵی خۆیان لە شەوی بەرات دەدەبڕن و هاتوون کۆبوونەوەی خۆیان ئەکردن و نقل و چکلێ بەسەر خۆیان دەکردن من چەند هاوڵاتیەک لێرەیە بزانم ڕای هاوڵاتیان چۆنە لەسەر شەوی بەرات سڵاو لێبێم کاتە باش سڵاو لێبێم کاتە باش سڵاو لە تۆژم کاتۆ باش مناڵان هاتون بۆ ئێرە بۆ ساڵەکانی دیکە چۆن لە شەوی بەراتە ئەم ساڵ زۆر خۆشە ساڵانی کەوکو خۆتان ئاگادارن بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە نەتوانرا بەرات بکرێت ئێستا مناڵە چاوگەشانە بە بۆنەی بەرات و هاتوون و خۆشی خۆیان دەرەبڕن پێت وایە کە ئەمە لە شەوی بەراتە ینی وەک نەریتێکی ساڵانە یاخود لە دینە باس کراوە وەکو نەریتێکی ساڵانەیە کە ئەو خەڵکە گەڕێت و لە ڕێگەی ئەم بەراتەوە دڵی خۆی و ئەو مناڵانەی پێ خۆشەکە سەر خۆش دیارە کە ئەم شەوی بەراتە زیاد لە مسلمانان بە وەک کولتورێکی ساڵانەیان پێشوازی لە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەن ئەوەش دیمەنی ئەوانەیە کە خۆشی خۆیان دەرەبڕن لە کاتی